وەزارەتی کشتوکاڵی هەرێم لەسەر ئامادەکاریەکانی ڕوبەڕووبوونەوەی دیاردەی وشکەساڵی و چۆنیەتی چارەسەرکردنی گیر و گرفتەکانی چەند بڕیارێکی دەرکرد. داواشی لە حکوومەت کرد بودجەیەکی فریاگوزاری بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکەساڵی تەرخام بکات. بەپێی ڕاگەنراوێکی وەزارەتی کشتوکاڵی هەرێم بڕیار دراوە ژوورێکی عەمەلیاتی پێک بهێنرێت بۆ دیراسەکردنی گیر و گرفتەکانی وشکەساڵی و ئامادەکردنی پلانێکی تایبەت بە ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی وشکەساڵی و دواتر پلانەکە ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکرێت بە مەبەستی دابینکردنی بودجەی پێویست بۆ چارەسەرکردن و ڕوبەڕووبوونەوەی وشکەساڵی و کەمکردنەوەی کاریگەری زیانەکان لەسەر جوتیاران. بڕیاریش دراوە بە زووترین کات پەیوەندی بکرێت بە وەزارەتی کشتوکاڵی عێراق و وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بۆ ئەوەی لە پلانی ڕوبەڕووبوونەوەی وشکەساڵی هەماهەنگی بکرێت بۆ دروستکردنی پرۆژەکانی تایبەت بە ئاودێری و بەنداو لە هەرێمی کوردستان و داوا لە وەزارەتی بازرگانی عێراق بکرێت بە زووترین کات دەرگای سایلۆکان بەڕووی جوتیارانی هەرێم بکاتەوە بۆ وەرگرتنی گەنمی بەرهەماتووی ئەمساڵ. هاوکات وەزارەتی کشتوکاڵی هەرێم داوای لە حکوومەت کردووە بە دابینکردنی بودجەیەکی فریاگوزاری بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکەساڵی بۆ دابینکردنی پێداویستی عەلەف بۆ ئاژەڵ و بابەتی چاکردنی پرۆژەکانی ئاودێری و دروستکردنی پۆنت بۆ گلدانەوەی ئاوی باران و دابینکردنی بودجەیەکی تایبەت بۆ وەزارەتی کشتوکاڵ بۆ کۆنتڕۆلی ئەو ئافات و نەخۆشیانەی کە بەهۆی وشکەساڵیەوە بڵاو دەبنەوە. هاوکات لە دەواازەکانیش ئاستەنگەکانی بەردەم هاوردەکردنی ماددە عەلەفیەکان هەڵبگیرێت.